ئەوانەی لەبارەی ئەنجلینا جولیەوە نەتبیستووە. ئەنجلینا جولی یەکێکە لە ڕوخسارە تایبەتەکانی هۆلیوود و براوەی خەڵاتی ئۆسکار و 2 خەڵاتی تایبەتی ئەستێرەی شاشەی تەلەڤیزۆن و 3 خەڵاتی گۆڵدن گڵۆپی پێبەخشراوە. ناوبانگی ئەم ژنە لە دوای دەرکەوتنی بوو لە فیلمی تۆم برایدەر کە ڕۆڵی کەسایەتی لارا کرۆفتی پێبەخشرا بوو. لە دوای فیلمی زەوی خوێن و هەنگوین وەک ژنە بەرهەمهێنەرێکی فیلمی سینەمایی کاری کردووە. ئەم ژنە لە زۆربەی گفتوگۆکانیدا لەگەڵ ڕۆژنامە و تەلەڤیزۆنەکان ئەوەی ئاشکرا کردووە کە لە تەمەنی لاوێتیدا کێشەی خەمۆکی هەبووە و ویستوێتی خۆی بکوژێت، بەڵام بۆ ئەوەی لەم بیرکردنەوەی ڕزگاری ببێت هەوڵی داوە وەک ژنە نمایشکارێک کار بکات لەو تەمەنەدا. هەموو کات وابیری کردوتەوە کە تەنها تا تەمەنی 40 ساڵی دەژی ناتوانێت زیاتر لەوە بژی. لە دیمانەیەکی تایبەت بۆ کەناڵی BBC ئاشکرای کردووە کە دوور نییە کاری سیاسی بکات. جولی ئێستا نێردراوی تایبەتی نەتەوەی گرتوەکانە و لە دیمانەی تایبەت لەسەر پرۆژە تایبەتەکانی داهاتووی ئاشکرای کرد کە دوور نییە خۆی کاندید بکات بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و توانای ئەوەی هەیە لە حکوومەتدا و لەگەڵ هێزی سەربازی کار بکات و دەستکەوتی باشی هەبێت. ئەنجلینا جولی ئەکتەری بەناوبانگی جیهان خەڵکی ئەمریکایە و لە ساڵی 1975 لە کالیفۆرنیا لەدایک بووە. بەشداری لە چەندین فیلمی جیهانی کردووە و لە زۆربەیاندا ڕۆڵی سەرەکی بینیوە و چەندین خەڵاتی بەدەستهێناوە. جولی چەندین کاری خێرخوازی لە زۆربەی وڵاتانی جیهان ئەنجامداوە و چەندین منداڵی هەڵگرتوۆتە و کردوێتی بە منداڵی خۆی و بەدایکی هەژاران ناسراوە. لە ساڵی 2005دا خەڵاتی کار و چالاکی مرۆیی پێدراوە. ئەنجلینا جولی 3 جار هاوسەرگیری کردووە و دواترینیان ئەکتەر و دەرهێنەری نێودار براد پیتە کە 3 منداڵیان هەیە. هەروەها ئەنجلینا جولی 6 منداڵە هەژاریشی هەڵگرتوۆتەوە کە دواترینیان موسایە کە منداڵێکی بێباوکی سووریایە و ئەنجلینا جولی لە کەمپێکی پەنابەران لە سووریا ئەوی بینی.